دانی قوتابیان و ڕێگە خۆشکردن بۆ سەرکەوتنیان و پێدانی ئەرک و بەرپرسیاتی ئەمە بابەتێکە کە پێویستە کات گفتوگۆی زۆری لەسەر بکرێت پێویستە کات کە لە مانگێک چەند جارێک گفتوگۆی لەسەر بکرێت چونکە هەوڵی ئەوە ئەدەین باشترین ژیان بۆ منداڵەکانمان دروست بکەین بتوانن ئەوان ئەرکی بەرپرسیارەتی هەندێک لەو ئەرکانی کە هەیە تایبەتە بەخۆیان بیگرنە ئەستەوە بزانن ئەمە ئەرکی خۆیانە جا سەبارەت بەم بابەتە لەگەڵ مامۆستا دڵگەشت تەڵعەت مامۆستا و ڕێنماکاری قوتابیان گفتوگۆەکەین بەخێر هاتنتەکەین بەخێربەی سەر چاوان مامۆستا دڵگەشت بابەتەکە گرنگە و چەند جاریش گفتوگۆکردن لەسەری هێشتا ئەتوانین بڵین ئەو سەقفە پڕ ناکاتەوە کە پێویستە چونکە لە ئەبدەی تایە ڕۆژانە بۆچی پێویستە کە قوتابیەکانمان هان بدەین بۆ زەڕورە منداڵەکانمان هان بدەین ئەمە شتێک نییە خۆیان هەستی پێ بکەن یاخود ئەبێ ئیلا بە هاندانی ئێمە بێت زۆر باشە پرۆسەی هاندان لە بواری پەروەردەدا بە تایبەتی پرۆسەی زۆر مهمە دەتوانین بڵین ئەو پرۆسەیە کە بە تەواوی بواری پەروەردەی کۆنتترۆل کردیا ئەرچی مامۆستا بەرامبەر قوتابیەکانی ئەرکەچی زۆر گرنگ دەبینیتن لەو بوارەیدا و قوتابی بەردەوام پێویستی بە هاندان هەیە هەم ئەگەر قوتابیەکە ئاستی لاوازبی ئەگەر ئاستەچی زۆر باشی هەبی بەردەوام پێویستی بە هاندان هەیە خۆی لە ئەساسدا هاندان مۆتیڤیشن دوو جۆرە دەتوانین بیکەینە دوو تایپی یەکەمان هاندان دەرەچیە ئەو هاندانانەیە کە دەتوانین بە ڕێزلێنان یاخود بە بڕوانامەیەک یاخود بە دەستخۆشیەک بە دیارەک پێشکەش بە قوتابیەکەمانی بکەین و تێیدا ڕۆڵەکی زۆر باش دەبینی و قوتابی لەو بوارەیدا هەم وا دەکا کە مامۆستایەکەی خۆش بووێ هەم وانەکەی لەکن خۆشەویستبی و زیاتر ئێحتیمام بەو وانەی بدا کە لەلایەن ئەو مامۆستایە پێی دەگوترێ یاخود زۆر جار ئەرکی توێژەری کۆمەڵایەتی لەو بوارەیدا قوتابی زۆر هاندەدا کە بەردەوام لەسەر پرۆسەی فێربوون و پرۆسەی پەروەردە ئێحتیمامی زیاتر بەخۆی بدا لایەنی دووەممان هاندانی ناوەچیە ئەو هاندانە پێویستی بە یانی شتەکی بەرجەستەی نیە تەنیا ئەوەیە کە ڕێزی تەڵەبەکەی زۆر بگری یان خۆشەویستی خۆتی لە بۆ دووپات بکەوە بە تایبەتی لە قۆناغی ئامادەیە ها ئەوانەی کە هەرزەکارن تەمەنی 15-16 ئەوانە دەتانین بڵێن دەورەی زۆر ڕئیسی دەبینیتن پۆلی دوازدەکانمان بە تایبەتی کە بەردەوام پێویستیان بە مۆتیڤیشن هەیە لەبەر ئەوەی ئەوان سار دەبنەوە لە خوێندن کاریگەری دەرەچی زۆر دێتە یان دێتە مێشتیان یان هەیە لە ماڵێ تەشجیعاتی ئەوها ناکرێ هەیە زۆر سەرکۆنە دەکرێتن زۆر مامۆستا دڵگەشت ئەمانی کە باسیەکەیت لە هاندان چ ئەو هاندانی کە لە ناوەکی و چ هاندانێکی دەرەکی ئەتوانین بڵین ئەمە میکانیزمە وەکو میکانیزمێک ئەتوانین بەرەو پێشەوە ببینیان پێویستیە و ڕەنگە دایک و باوکێک نەزانێت چۆن هانی مناڵەکەی بدات بەڵام زەڕور و پێویستە ئەبێ هانی بدات میکانیزمەکەی نەزانێت میکانیزمەکەی چییە؟ خۆی پرۆسەی هاندان پێویستیە نەک هەر لۆ قوتابی لە بۆ هەموو مرۆڤایەتی پێویستیە باشە وا دەکات کە ئاستی معنەوی دەرونی ئەو شەخصەی زۆر بەرز ببتەوە بەڵام میکانیزمی هاندان چۆنە خۆی یەکەم جار ئەچوو دەبی دڵی قوتابیەکەی وەربگری پێش ئەوەی عەقڵی وەربگری باش ئەمە لە پرۆسەی فێربووندا ئەوەمان هەیە دەڵێن پێش ئەوەی ئەگەر ئەتو دەتەوێت قوتابی زۆر تێکەڵی بابەتەکەت بی زۆر ئەتووی خۆش بوێ وەکو مامۆستا پێویستە سەرەتا دڵی بەدەست بێنی اینجا عەقڵی باشە دڵ بەدەستێنان چۆنە هەر بەو پرۆسەیدا دەڕواتن میکانیزمی هاندان خۆشەویستی پێدان ڕێزگرتن بەردەوام هانی بدەیل و ئەوەی دەرسەکانی خۆش بوێتن هانی بدەیل و ئەوەی بەرەو پێش بچی لە بواری فێربوون و پەروەردەدا بەو شێوەیە دەتوانین میکانیزمەکە بەڕێوە ببێت باشە مامۆستا دڵگەشت ئێمە هەر باسی هاندانی خوێندنەکەین لە قوتابخانە دەبێ هان بدرێت لە سەروانەکانی ڕەنگە ئەو مناڵە یاخود ئەو قوتابیە بەهرەیەکی هەبێت ئەمەندە هانی ئەدەین کە بخوێنە تۆ ئەبێ لە خوێندەکەت سەرکەوتوبی بەهرەکەیمان لە یادەچێت ڕەنگە سبەی دووسبەی پرۆسەی تەواوی ژیانی لەسەر و بەهرەیە بێت نەک لەسەر خوێندنەکەی ئێمە چۆن بتوانین هاوسەنگیەک ڕابگرین لە نێوان ئەو بەهرەیە کە منداڵەکەمان هەیەی هانی بدەین و لەسەر ئەوەی کە لەگەڵ خوێندنەکەشیا بەردەوام بێ هیچ لایەنێکی ئیهمال نەکات خۆی هەر پەروەردەکارە کە ئیش لەسەر منداڵێک دەکا یاخود لەسەر قوتابیەک دەکا اینجا لە هەر مەرحەلە چبی ئەزمون زۆر دەور دەبین ئەزمموی ئەو مامۆستای لەگەر لە پرۆسەی فێربووندا چەندە
باشە بەڵام دەتوانین ئەمە هەر لەگەڵ هاندانەکە توانا و بەهرە شاراوەکانی ئەو قوتابی ببینینەوە لە بەرامبەردا وا بکاتن کە درێژە پێدەری ئەوە بی توانایەکانی خۆشی بەدەرخە لە نمونە مەرج نییە هەموو قوتابیەکانمان لە ئینگلیزی زۆر باش بن مەرج نییە هەمووان لە نمونە کیمیای زۆر باش بن بەڵام دەکرێت قوتابیمان هەیە ئێستا دەکرێت لە وەرزش پرفکت بی لەوانەی هوەر دەستەکی زۆر ڕەنجینی هەیە ڕسمی وات لۆ دروست دەکە یعنی باوەڕ ناکەی بەڵام دەکرێت لە پاڵ ئەوەی کە پرۆسی فێربوون ئەمە باسی قوتابخانە دەکەین قوتابخانەش باز نەکە هەموو دەرسەکان دەگرێتەوە وایە دەکرێت ئەمە لە بواری پەروەردەدا بە هەردوو لایەن بەرەو پێش ببین اینجا هەم مامۆستایەکان لە مەکتەب و هەمیش ژینگەی ماڵێ زۆر دەور دەبین کە لە بوارە تا چەند گرنگە مامۆستا وە قوتابخانە و لایەنی پەیوەندیدار کە با بڵێنتر موەسسەی خوێندنەکانە لەگەڵ ماڵەوە هەماهەنگ بن لە هاندانی قوتابی هەندێک خانەوادە هەیە خۆی زۆر هانی منداڵەکەیدا هەندێک جار ئەیگەێنێتە ئاستێک منداڵەکە باوەڕی بە خۆی نایەت ئەم هەموو مەدحوسەنایی ئەکەن لە قوتابخانە وانە هەندێک جار هەیە لە قوتابخانە زۆر ئاستی بێتە سەرەوە لە ماڵە پێڵن تۆ هیچ نازانی تۆ بەس لە خوێندنەکە تا باشنی تۆ فڵانی تۆ ئەو کەسکە ئەو هاانە بەڵێ بۆچی وەکو مناڵی دیکەنی تا چەند گرنگە ئەو هەماهەنگێ لە بینی خانەوادەکان لەگەڵ قوتابخانەکان هەبێت بە کۆبوونەوە بێت بە شێوازێک بەخۆی ئەمە زۆر تووشی ئەو مشکلەی دەبین هاوسەنگی ناکرێت لە نێوان مەکتەب و یان قوتابخانە و ماڵدا یان ئەو ژینگەی کە قوتابیەکە تێدایە هاوسەنگی زۆر جار بەهۆی ناڕۆشنبیری عائیلەکەی یانیش بەهۆی ئەوەی کە منداڵی زۆرە یان ئەوەی کە داک و بابەکە زۆر مەشغوڵە ناتوانانی ئەوەندە بە منداڵەکەی و سەرقالبی فەمە لێرە لە ڕێگای پەیوەندیکردن بە خانەوادەکانەوە ئەمە باسی مەکتەبەکان دەکەین لە ڕێگای کۆبوونەوە لە ڕێگای سەردانیکردن لە بۆ ماڵەکان دەتوان ئەو هاوسەنگی ڕابگرین بەڵام زۆر جار قوتابی هەیە مشکلەی هەیە لە خۆی مەسەلەن لایانی دەرونی تەواو نییە لەوانەیە زۆر بترسێ زۆر شەرم بکە یعنی قوتابیمان هەیە زۆر زیرەکە بەس دەتوانی بە خەت بە نووسین بنووسی ناتوانانی بڵێتن زمانی قسەکردنی کەمە ئەمە لێرە ئیش لەسەر دەکەین باشە هەم دایکەکە یان باوکە ئاگدار دەکەینەوە یانیش ینی هەمیش لەگەڵ مەکتەب ئیشی لەسەر دەکەین و زیاتر قسەی لەگەر تەڵەبەکەی دەکەین هەر مشکلەی هەبیتن دەتانین بە گفتوگۆکردن چارەسەری زۆر دروستە من بۆ خۆم کە لە قۆناغی ناوەندی بووم بە بیرمە لە کاتی وەرزشە قوتابیەکمان لەگەڵ بوو زۆر لە وەرزش لەوانەی وەرزش لە بالەیە زۆر باش بوو زۆر توانایەکی زۆر باشی هەبوو مامۆستاکەمان حەزی ئەکرد بیبات ینی ڕاهێنانی زیاتری پێ بکات و بیکاتە یانەیەکەوە ئەوت مامۆستا دایکم و ئەوان ناهڵ باوکمەوان ڕێگری هەبوو من نازم لە سەردەمی من ئاوا بووم نازم ئێستا لەم سەردەما هەر ماوە بە هەمان شێوە چۆن هەوڵەدەن ئەگەر حاڵەتێکی وا هەبێت بۆ نمونە یا قوتابەکە زیرەکە لە وانەیەک پێشبڕکەی بیرکاری هەیە فیزیا هەیە ساڵانە ئەکرێت لەلایەن ئەو ناوەندانی کە تایبەتن بۆ بابەتانە ئەگەر ڕێگری لێ بکرێت ئێوەی قوتابی چۆن ئەتوانن ئەو ڕێگە خۆشکەریە دروست بکەن لە خانەوادەکانیان قەناعەتیان پێ بکەن بۆی کە منداڵەکانیان بەهرەکانیان دەرکەوێت بۆ توانای خۆیان نیشان بدەن هەر لەسەر ئەو پرسیارەی چۆ من پار تەڵەبەکمە بۆ پۆلی 12 بوو زۆر زیرەک بوو لە بالای کچەکی ئەنی ڕێک و پێک ماشەڵا بەژنەکی درێژ جوان ئەنی چۆن بڵێ خوا دروستی کرد بوو لە ئەو بابەتەی لە ماڵێ زۆریان لێ دەکرد دەبی بستە کۆلێژی پزیشکی یان پۆل 12 بوو دەیگوت مامۆستا ئەمن حەزم لێ نییە خۆم لەو بواری نابینمەوە ئێستا شێت بوویمە لە بۆ بالێ هەتا یعنی لە قۆناغەکانی پێش 12 هەر تەڵەبە بوو لەو ینی ئەندام بووە لە بالە و باسکە و لە تیپە وەرزشەکان زۆر سەرکەوتوو بۆ چەند جار شەهادەی بەدەستینە ئەخیرەن لە پۆل 12 نەیتوان دەرەجەی بینتن ئێستا لە هەزار دووەم ساڵتی ئێستش ئەوانوە دەڵێن ینی ئەو کچەوە دڵبالی خۆیان هەر قسەی بکەن ئەمن ناچمە ئەوی کە ئەوان دەیانەوێ سەرکەوتو نابم خۆم تێدا نابینەوە فەمە لێرە چ بکەین دەتوانین قسە لەگەڵیان لەگەر عائیلەکەی بکەین قەناعەتیان پێبینین کە ئەو کچەیت و ئەو کوڕیت و ئەو بەهرەی تێدایە دەکرێت لەوێ سەرکەوتوبی مەرزنی هەموو کەسێک ببتە دکتۆر مەرزنی هەموو کەس ببتە مهندس هەر کەسە لە بواری خۆی و ئەمە لە ژیاندا وەکو بازنەی ژیان هەمومان پێویستمان بە یەکتر هەیە باش پێویستمان بە دکتۆر هەیە بە مامۆستا هەیە بە وەرزشوان هەیە بە وێنەکێش هەیە یان پێویستمان بە کارگوزار هەیە هەموو ئەوانە بەڵام بەداخەوە زۆربەی جار لەناو کۆمەلگای کوردەواری هەر ئەوە زیرەکە و سەرکەوتووەکە بستە توب و بستە هەندەسە و یعنی هەتا ئێستا خەڵکیمە ئەوەندە ڕۆشنبیر نەبوو بتوانی قەرار لەسەر منداڵی خۆی بدا لە بواری خۆی لە
بەهرەی خۆی کە خی گەورە پێیدا ئەمە هەمووی ناگەڕێتەوە بە چاولێکەری ڕەنگە دایک و باوکێک بڵێن ئەگەر بڵێن کچەکەی تۆ ئەکتەرێکی زۆر باشە زۆری پێ باش نەبێت ئەڵێ جا ئەوە کەی گرنگە خۆزگە کچەکەی من مهندیسێکی باش بە خۆزگە پزیشکێکی باش وایە ئەمە ئەگەڕێتەوە سەر ئەو چاولێکەریە تا چەند ئەتوانن ئێوە وەکو ناوەندەکانی وەکو قوتابخانەکان ئەم هەستە لە لای دایک و باوکان دروست بکەن لە کۆبوونەوەکانتان لەگەڵیانە بۆی کە دروستە خوێندن زۆر گرنگە ئەمە هیچ کات لەگەڵ ئەوە نین بڵین خوێندن ئەو گرنگیەی نییە نا ئێمە باس لەوە ئەەکەین توانەکانیان بانەشاردرێتەوە تا چەند ئەتوانن کاریگەر بن لەسەر مامۆستان تا ئێستا هیچ نمونەیەکتان هەبووە کە کاریگەر بێت ئەکید ئەمن لۆ خۆم لە بواری خۆمدا زۆر جار قسەم لەگەر عائیلەکان کردیا ئەو دەڵێ ئەم حەزم لە یەکسەکەم ببتە محامی ئێستا نمونەی زیندوو لە بەردەستمە دەڵێ حەزم لێ ببتە پارێزەرە وەکو مامی وەکو خاڵی ئەها خەڵک دەیناسی بەناو بانگ دەبی بە بڕوای دایک و باوکەکەی ئەوەیە کە ئەو کچەوی ئەگەر ببتە پارێزەر یعنی ناوی عائیلەکان هەڵدەگری و ویراسیە لە بۆی مایتەوە وەکو ئەوان دەتانی ئیش بکە و ئیشی دەدەنێها ئەو فکرێویە بەڵام ئەمە قسم لەگەر کاکە ئەوە لە بواری ینی ئەو لە خۆی ئەو کتە زۆر زیرەکە لە کیمیای ئەو لە کیمیا دەتوان داهێنان بکە لە پاش ئەوەی کە تەخەڕوجی کرد لە کولیەی دەتوانی ببتە یەکەمی سەربەشەکەی خۆی دەتوانین ببتە کەسێکی زۆر داهێنەر لە بواری کیمیا ئێخوا عیبی چیە کیمیا چ فەرقە چیە لەگەر مەسەلەن پارێزەری ئەمن ئەوها بە داک و بابەکەی دەڵێن نە ئەمن حەزم لێ ئەو وەچی خاڵی ببتە ئەوە دوای لەگە خاڵی ئیش دەکەم ئەوستا مشتەماعیمە ئەو هەیە ناتانم دڵم نایە کچەکەم لەگەر هەم کەسەی دانیم لە کیمیای داخۆتوش چێ دەبی عنی بزانێت ئەو فکرانە هەیە نازانی بەرەو پێشبردن لە دوای تەخەڕوجە هەر کەسە کە بیەوێ دروست بیتن ئەوەی کە لە تو لە ناو خوێندنی ئەوەندە ناوت نییە لە پاش ئەوەی کە تەخەڕوج دەکەی بتوانیت چ بکەیت چ داهێنانێک بکەیت چۆن ناوی خۆت بسەلمێنی هەر کەسێک لە ئێمام خۆم دەڵێم لە بواری پەروە 18 ساڵ 19 ساڵ خوێندیتمان فقط ناوەک بۆ تەڵە بەچی ئاسایی بەڵام ئەوەی کە پاش تەخەڕوجمان توانیمان سپاس بۆخوای گەورە توانیمان خۆمان بسەلمێنین بڵێ ئەو توانە شاراوانەی کە لە ئێمەدا هەیە ئەو کات دەتوانین بەدەری بێخین ئەمە لە خۆم کۆلێژ پەروەردەم تەواو کردێ بەشی کیمیا لە ئێستاش مامۆستای کیمیا بەڵام زۆر خۆم لە بواری پەروەردە دەبینمەوە لێش الحەمدولله لە قەبی ڕێنمای کاری قوتابیانم وەرگرتە فزۆر خۆم لە بوارە دەبینمەوە پێشتر خانەوادە چاوەڕوانی شتێکی دیکە بوونایە لە تۆ بەڵام تۆ دوای تەخەڕوجکردن خۆتە دۆزیەوە من ئەتوانم باسی خۆم بکەم منیش بە هەمان شێوە یەکێک بوومە لە قوتابیە باشەکان ئەمتوانی نمرێکی زۆر باش بەدەست بێنم لە یەکێک لە کولیەکانی بۆ نمونە پارێزەر بم یاخود لە هەندەسە بخوێنم بەڵام من سەیرم کرد حەزێکی هەیە لە ڕاگەیان کارامەیت لە شتێکی تر هەبووە بەڵێ ڕەنگە لەوێەوە سەرکەوتو نەبوومایە وەک لەوەی کە لێرە سەرکەوتوم هەرچەند دیسانەوە گەڕینەوە باسی ئەوە ئەکەین ئەڵێن تکایە دایکان و باوکان مەهێڵن بەندی ئەو بیر و هزرە بن کە دەوروبەر بە سەرتانی ئەسەپێنن و مەرج نییە ئەوەی کە تۆ خۆت حەزت لێ بووە لە کات و سەردەمی خۆت دەستت نەکەوتو بەسەر منداڵەکە تا بیسەپێنی دنیا ئێستا گۆڕاوە جیاوازترە بەهرەکان زۆر زیاتر دەرەکەون و ئەو با بڵێن وەسایلانی کە پێویستە بۆ دەرکەوتنی بەهرەکانیش ئێستا بەردەسترن ڕێگە بە قوتابیانتان بە منداڵەکانتان بدەن پەروەردەکاری نمونەیی وامان هەیە کە ئەتوانن یارمەتیداریان بن بۆی کە بگەنە لووتکەوە لە لووتکە بمێنەوە سپاسی تۆکەین دکتۆرە مامۆستا دڵگەش بێگومان هەرە بێ بژڵین دکتۆرە چکە لە کاری خۆتانە وەکو دکتۆرێک مامەڵاکەن بە هەستیاریەوە بۆی کە توانای قوتابیەکان دەربخەن مامۆستا دڵگەش تەڵعەت ئەم بەیانیە لەگەڵمان بوویت هەر هەبن دەستان خۆش بێت و هەشتان ساغ بێت لە کۆتاییدا پەیامەکەم هەیە گەر زۆر ئەمن بەو دەردەی دەناڵم بەڕاستی داوا لە هەموو دایک و باوکان دەکەم پرسیار بکە لە تەڵەبەکەی لە کچەکەی لە کوڕەکەی حەزت لە چ بوارە چێ ئیش لەسەر بکەیت یانیش ڕۆژانە کە دەیبینیتن دەبینی کە حەزی لە چییە بەرەو پیری چی دەچیتن زیاتر زۆر ئیش لەسەر ئەوەی بکاتن توانە و بەهرەی قوتابیەکەی چیە نەک ئەوەی کە ئەو فکرە لاساییکەرەوەی ئیل لە دەبی لە 12 دەرەجەی زۆر باش بینیە بچێت توپ بچی هەندەسەی سەرمان بەرزکەوە سەری عائیلەکەمان بەرزکەوە سەربەرزکردنەوە هەر ئەوە نیە ئەتو تەڵەبەکەت بستە کۆلێژێکی زۆر باشیان نمرەی نەوەت بەسەرەوە بینی ئینجا ئەتو سەرکەوتو بووی ئیش لەسەر ئەوەی بکە منداڵەکەت حەزی لە چیە توانە و بەهرەی چی هەیە توانە شاراوەکانی خۆی بەدەر بخە لە بواری خۆیدا زۆر سپاس جەنابێت سپاس بۆ هاتنت ئینشاڵڵا ئەم بەیانە خاڵێکی وەرچەرخان بێت لەلای ئەو دایک و باوکانی کە ئەو هزر و بیریان لەلا هەبوو ئیدی لە مەودووە بە شێوازێکی بیرکەنەوە سپاس